شاندێکی ئەمنی گەیشتە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. کەمێک پێشێستا لە بەغداوە شاندێکی باڵای ئەمنی گەیشتە هەولێر بۆ لێکۆڵینەوە لەو هێرشە درۆنیانەی کە لە ماوەکانی ڕابردوودا لە سنووری پارێزگای هەولێر و لە ئاسمانی هەرێمی کوردستان ئەنجام درابوو. ئەمەش لە کاتێکدایە کە هەفتەی ڕابردوو قاسم عەڕەجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق هاتە هەولێری پایتەخت لەگەڵ بەڕێز ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکومەتی هەرێمی کوردستان کۆبووەوە و لەسەر ئەم هێرشە درۆنیانە بڕیاریاندا کە لژنێک یاخود شاندێکی ئەمنی باڵا بێتە هەولێر و لێکۆڵینەوە لەم هێرشانە بکات. ئەم شاندەی کە هاتووە و ئێستا لە هەولێرە بڕیار وایە بەیانی ڕۆژی یەکشەممە سەردانی ئەم شوێنانە بکات کە پێشتر لەلایەن ئەم درۆنانەوە هێرشی کراوەتە سەر یاخود سەردانی ئەم کێڵگە نەوتیانە دەکات کە لە ماوەکانی ڕابردوودا بە درۆن هێرش کرایە سەر ئەم کێڵگە نەوتیانە و زیانێکی زۆری مادی بەر ئەم کێڵگانە کەوت و کاریگەری ڕاستەوخۆشی لەسەر ڕێژەی ڕێژەی هەناردە یاخود ڕێژەی بەرهێنانی نەوت کرد لە کێڵگە نەوتیەکان. ئەمە شوای کرد کە ئەم لژنەیە بێت و بەیانی لێکۆڵینەوە ئەنجام بدە. ئەو درۆنانی کە پارچەکانیان کەوتون یاخود ئەو درۆنانەی کە نەتەقیونەتەوە ئەوانە لەلایەن ئەم لژنەوە لێکۆڵینەوەی لەبارەوە دەکرێت. دەبێ بزانن کە ئەم درۆنانە لە چه ئاراستەیەکەوە هاتوون بۆ ئاسمانی هەرێمی کوردستان و بە تایبەت بۆ ئەو کێڵگە نەوتیانەی کە زیانی زۆری بەر کێڵگەکان گەیاندووە و زیانی بە ڕێکەوتن و لێکتێگەیشتنی نێوان هەولێر و بەغداش هەبووە و دواتر راپۆرتێک ئامادە دەکرێت و ئەم راپۆرتەش دەدرێتە بەغدا و هەولێر بۆ ئەوەی بزانن کە کامە شوێن لە کامە شوێنەوە ئەم درۆنانە ئاراستەی هەرێمی کوردستان و کێڵگە نەوتیەکان و فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کراوە و دواتر لەلایەن بەغدا و هەرێمی کوردستانەوە ئیجراعاتەکان دەست پێ دەکرێت. ئەگەر بابەتەکە ئاشکرا بوو ڕۆم بوو کە کێیە ئەوە لەلایەن حکومەتی عێراقەوە ئەو کەسانە سزا دەدرێن کە ئەم هێرشە درۆنیانەیان ئەنجام دەوە. تاوەکو ئێستا لێکۆڵینەوەکە دەستی پێ نەکردووە بڕیار وایە بەیانی ڕۆژی یەکشەممە لێکۆڵینەوە دەست پێ بکات. جا دەمەوێت ئاماژە بەوە بکەم کە لە ماوەکانی ڕابردوودا چەندین هێرشی درۆنی کرانە سەر کێڵگە نەوتیەکان فڕۆکەخانەی نێودەوڵەتی شاری هەولێر، بەڵام ئەو هێرشە درۆنانەیە کە کرانە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی شاری هەولێر لەلایەن سیستەمی بەرگریەوە دەتەقێنرانەوە یاخود دەمانبینی ئەم درۆنانە لە دەشتایەکانی سنووری پارێزگای هەولێر دەکەوت و دواتر ئەم درۆنانە ئاراستەی کێڵگە نەوتیەکان کران کە بووە هۆیەوەی کێشە بۆ لێکتێگەیشتنی نێوان هەولێر و بەغداش دروست بکە کە ڕێژەی بەرهەمێنانی نەوت کەم بکرێتەوە. جا ئەمە شوای کرد کە حکومەتی عێراقی بڕیار بدە کە ئەم لژنەیە بنێرێت بۆ ئەوەی کە ئیتر کۆتایی بە هێرشە درۆنیەکان بێندرێت و لێکتێگەیشتنی نێوان هەولێر و بەغدا وەکو خۆی بە پێی ڕێکەوتن بەردەوام بێت و کێشەی بۆ دروست نەبێ. ئەمەش لە کاتێکدا بوو کە هەفتەی ڕابردوو قاسم عەڕەجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق هاتە هەولێر و لەگەڵ وەزیری ناوخۆی حکومەتی هەرێمی کوردستان کۆبووەوە بڕیاریاندا کە ئەم لژنەیە دەنێرینە هەولێر و دەبێت تەواوی ڕاستیەکان بۆ ڕای گشتی و بۆ هەولێر و بەغدا ڕوون بێتەوە.